سڵاو بینێرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی لە بیجار و شنۆ، خراپی دۆخی ژیانی هاوڵاتیان لە پارێزگای ئیلام، لە سێدارەدانی چەندین بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، ڕەتکردنەوەی کشانەوەی هێزەکانی ئیسرائیل لە سووریا، غەزە و لوبنان و هوشداری ڕێکخراوەنەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی لە ئێران. درێژەی هەواڵەکان. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی لە بیجار و شنۆ. ڕۆژانی ڕابردوو دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی بیجار و شنۆ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و ڕەوانی شوێنێکی نەدیارکراون. بەپێی هەواڵەکان، پوریا وەلیزادە تەمەن 22 ساڵە و خەڵکی شاری بیجار ڕۆژی پێنجشەممە 21 جۆزەردان لە یەکێک لە شەقامەکانی ئەو شارە لەلایەن هێزە حکوومەتیەکانەوە دەست بەسەرکراوە. هەواڵەکان ئاماژە بەوە دەکەن کە دەست بەسەرکردنی ناوبراو بەکارهێنانی تونند و چیزی جەستەیی ئەنجام درراوە. هەروەها بێهنام مەولودی خەڵکی شاری شنۆ ڕۆژی شەممە 9 جۆزەردان بە هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەر ماڵەکەی دەست بەسەرکراوە. بەپێی زانیاریەکان، هێزە ئەمنیەکان پاش تێکشکاندنی درگا و پەنجەرەی ماڵەکەی ناوبراویان لەگەڵ خۆیان بردووە. سەپاندنی حوکمی قورسی قەزایی بەسەر سەعید کوردپور. بەپێی راپۆرتەکان، سەعید کوردپور هاوڵاتی خەڵکی قەلعەتەل لە پارێزگای خوزستان بەندکراوی زیندانی شەیبانی ئەهواز لەلایەن دادگای پێداچوونەوەی ئەهوازەوە لەسەر تۆمەتەکانی حوکمی زیندانیەکەی پەشڕاستکرایەوە. بەپێی هەواڵەکان، حوکمی 3 ساڵ و 6 مانگ و 1 ڕۆژ زیندانی سەعید کوردپور لەلایەن دادگای پێداچوونەوەی ئەهوازەوە پەشڕاستکراوەتەوە و ناوبراو ئێستا لە زیندانی شەیبانی ئەهواز ماوەی حوکمەکەی بەسەر دەبات. بەپێی دوایین زانیاریەکان، ئەم حوکمە سەرەتا لەلایەن دادگای ئینقلابی ئیزەوە دژ بە ناوبراو دەرکرابوو. خراپی دۆخی ژیانی هاوڵاتیان لە پارێزگای ئیلام. بەپێی هەواڵەکان، هاوڵاتیانی پارێزگای ئیلام بە تایبەت منداڵان لە دۆخێکی زۆر خراپی ئابووری و کۆمەڵایەتیدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. بەپێی دوایین زانیاریەکان، هاوڵاتیانی خەڵکی ئەو پارێزگایە سەرەڕایبوونی چەندین سەرچاوەی ژێرزەمینی و هەروەها کوشت و کاڵی دەوڵەمەند لەلایەن بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بایەخ بە ژیانیان نادرێت و تەنانەت لەژێر گوشاری توندی هێزە ئەمنیەکاندان. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، زۆربەی منداڵانی ئەم پارێزگایە بۆی خراپی دۆخی ئابووری بنەماڵەکانیان نەک تەنیا وازیان لە خوێندن هێناوە، بەڵکو ناچار بوون لە تەمەنی منداڵیەوە پیشەیەکی زەحمەت دەست پێ بکەن. لە سێدارەدانی چەندین بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوو، حوکمی لە سێدارەدانی ژمارەیەک بەندکراو لە زیندانە جیاوازەکانی ئێران بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان جێبەجێکراوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، بلال سەعادەت جیهانی، محەممەد ئەمین ناڕووی، عەلی عەلیپور، سوعدان حسەین وەیز مورادی و ئەمیر کەفاشی لە زیندانەکانی بیرجەند، ئامۆل، هەمەدان و عادڵابادی شیراز لە سێدارە دراون. هەروەها حوکمی لە سێدارەدانی ئارام زارعی لە زیندانی ناوەندی سنە و ڕەسوڵ عەتاپور لە زیندانی تەورێز جێبەجێکراون. لە هەمان کاتدا فەریبورز جەحفەری، حەمید ڕەزا ئەفشاری پور و محەممەد ڕەزا گەشوڵ لە زیندانی دەستکردی ئیسفەهان، عەلی ئەحمەدی لە زیندانی قزلحەساری کەرەج و عومەر شەهبەخش و غەفور شەهبەخش لە زیندانی ناوەندی یەزد لە سێدارە دراون. شایانی باسە کە حوکمی سێداری ئەم هاوڵاتیانە بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست و پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان پاش گواستنەوەیان بۆ ژووری تاکە کەسی جێبەجێکراوە و تەنانەت بنەماڵەی کۆمەڵێکیان ئاگادار نەبوون. گیان لە دەستدان و برینداربوونی 5 کرێکار بەهۆی نەبوونی ئیمەینی شوێنی کار. لە ڕۆژانی ڕابردوو لە سێبەری نەبوونی ئیمەینی شوێنی کار و بارودۆخی نەگونجاوی کارکردن، 5 کرێکار لە شارەکانی ڕوودان و ڕەفسەنجان تووشی ڕووداوی کار بوون. بەپێی هەواڵەکان، 3 کرێکار لە گوندی فاریاب،
سەر بە شارستانی ڕوودان کاتێک لە ناو بیرێکدا کاریان دەکرد بەهۆی بڵاوبوونەوەی گازی ژەهراوی تووشی گازگرتن بوون. لە ئەنجامدا کرێکارێکی 51 ساڵە گیانی لەدەستدا و 2 کرێکاری دیکەش بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی بۆ نەخۆشخانەی ئیمام عەلی ڕوودان گوازرانەوە. هەروەها لە 2 ڕووداوی جیاواز لە شارستانی ڕەفسەنجان 2 کرێکاری 51 ساڵە گیانیان لەدەستدا. لە ڕووداوی یەکەمدا کرێکارێک کاتێک لەگەڵ ئامێری تێکەڵکردنی بتون کاری دەکرد تووشی ڕوودا بوو و لە ڕووداوی دووەمیشدا کرێکارێک لە کاتی کاری ئیزوگامدا بەهۆی تەقینەوەی کەپسولی گاز و ئاگرکەوتنەوە گیانی لەدەستدا. ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی پارسی هەفتەپە. ڕۆژی ڕابردوو ژمارەیەک لە کرێکارانی شرکەتی پارسی هەفتەپە تش بە بەردەوامی کێشەکانیان و بیمەی کارامەی ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی هەواڵەکان پارەی بیمەی تەکمیل بە شێوەیەکی بەردەوام لە حەقدەستی کرێکاران کەم دەکرێتەوە، بەڵام تا ئێستا نەدراوەتە کۆمپانیای بیمەکان. هەروەها سەرەڕای تێپەڕبوونی 3 مانگ بەسەر کۆتاییهێنی گرێبەستی پێشوو هێشتا ژمارەیەک لە دۆسیەکانی چارەسەری دەرمانی کرێکاران کە بۆ ناوەندی بیمە نێردرابوو بەبێ وەڵام ماوەتەوە و هیچ پارەیەکیان پێنەدراوەتەوە. کۆبوونەوەی ماڵدزراوانی کۆمپانیای فەردادکاری ئامێتیست. ڕۆژی دووشەمە 25 جۆزەردانی 1405 هەتاوی ژمارەیەک لە ماڵدزراوانی کۆمپانیای فەردادی کاری ئامێتیست لە تاران دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەپێی هەواڵەکان ئەم کۆبوونەوەیە لە بەردەم دادسەرای گشتی و ئینقلابی تاران ئەنجام درراوە. بەشداربووان لە کۆبوونەوەکەدا ئاماژەیان بەوە کردووە کە نزیکەی 6 ساڵ چاوەڕوانی چارەسەرکردنی دۆسیەکانیان و تا ئێستا نەگەیشتونەتە هیچ ئامانجێکی دیاریکراو. ماڵدزراوان هەروەها بە هەڵگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم داوای وەرگرتنەوەی پارە و مافە داراییەکانی خۆیان کردووە. گیان لە دەستدانی لاوێکی تەمەن 17 ساڵی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوو لاوێکی تەمەن 17 ساڵی بەلوچ بە ناوی سەید یوسف هاشمی لە ناوچەی سنووری زابۆل بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی پاسەوانی سنووری کۆماری ئیسلامی گیانیان لەدەستدا. بەپێی هەواڵەکان سەید یوسف هاشمی خەڵکی زاهێدان بوو ڕۆژی 22 جۆزەردان لە کاتی گەڕانەوەی بۆ ناو خاکی ئێران لە نزیک بنکەی سنووری حاجی شەریف لە سنووری زابۆل بەبێ هیچ ئاگادارکردنەوەی کەوتە بەر تەقەی هێزەکانی ڕژیم و کوژرا. بەپێی دوایین زانیاریەکان ناوبراو پێشتر بەهۆی نەبوونی ناسنامە دەست بەسەر کرابوو بۆ ئەفغانستان ڕەوانەکرابوو. هەواڵەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو بۆ چاوپێکەوتنی بنەماڵەکەی و گەڕانەوەی بۆ شوێنی لەدایکبوونی هەوڵی چوونەوەی ناو خاکی ئێران داوە. ڕەتکردنەوەی کشانەوەی هێزەکانی ئیسرائیل لە سووریا و غەزە و لوبنان. بەپێی دوایین هەواڵەکان ئیسرائیل کاتز وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەیاند کە هێزەکانی ئەو وڵاتە لە ناوچەکانی ژێردەسەڵاتیان لە سووریا، غەزە و لوبنان پاشەکشێناکەن. بەپێی هەواڵەکان کاتێز لە وتەکانیدا ئاماژەی بەوە کردووە کە هێزەکانی ئیسرائیل لەو ناوچەدا دەمێننەوە و ڕێگە نادەن هیچ هێز یان لایەنێک هەڕەشە لەسەر ئاسایشی ئیسرائیل دروست بکات. ئەو هەروەها پشتگیری خۆی لە بەردەوامی ئامادەبوونی سەربازی لەو ناوچەیە دەربڕیوە. هەڵوێستی توندی سەرۆکوەزیرانی ئیسرائیل دژ بە ڕێکەوتنی کۆماری ئیسلامی و ئەمریکا. بەپێی دوایین هەواڵەکان بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل دووبارە سەبارەت بە بەرنامەی ئەتۆمیەکەی کۆماری ئیسلامی هوشداری داوەتەوە و ڕایگەیاندووە کە ئیسرائیل ڕێگە نادا ئێران دەستی بە چەکی ئەتۆمی بگات. بەپێی هەواڵەکان نەتانیاهۆ لە وتەکانیدا جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە کۆماری ئیسلامی نابێت دەرفەتی بەرهەمهێنانی چەکی ئەتۆمی پێبدرێت. ناوبراو هەروەها گوتوویەتی ئیسرائیل بەردەوام دەبێت لە هەوڵەکانی بۆ ڕێگرتن لە پێشکەوتنی بەرنامە ئەتۆمیەکانی ئێران. سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە هەمان کاتدا هەڵوێستی خۆی لە دژی هەر جۆرە ڕێکەوتنێک دەربڕیوە کە بە بۆچوونی ئەو دەتوانێت بە شێوەیەکی تەواو سنوور بۆ چالاکی ئەتۆمیەکانی کۆماری ئیسلامی دابنێت. دوایین هەواڵ هوشداری ڕێکخراوە نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە لەسێدارەدانی بەندکراوانی سیاسی لە ئێران. ڕۆژی ڕابردوو ڕێکخراوە نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە زیادبوونی حکمی لەسێدارەدان لە ئێران و بە تایبەت جێبەجێکردنی ئەم حکمانە دژ بە کەسانی تۆمەتبارکرا و تۆمەتە سیاسی و ئەمنیەکان هوشداری داوە. بەپێی هەواڵەکان نەتەوە یەکگرتووەکان ڕایانگەیاندووە کە لە سەرەتای ساڵی 2026ەوە تا ئێستا لانی کەم 40 کەس لە ئێران بە تۆمەتە پەیوەندیدارەکان بە پرسی ئەمنی و سیاسی لەسێدارەدراون.
بە پێی وتەکانی ئەم ڕێکخراوە ئەم ژمارەیە جێگەی نیگەرانیەکی گەورەیە. هەروەها لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە کراوە کە زۆربەی ئەم دۆسیانە بە گوێرەی پێوەرە نێودەوڵەتیەکانی دادپەروەری هێشتا بە پێچەوانە و پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی هەڵوێستی توندی هەبێت. بینەرانی عەزیز گەشتیاواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەر بن.